خۆشەویستان خۆشبەختانە ئێستا ناوچە شوێنەوارەکان و ناوچە گەشتیارەکانی ئێمە لە کوردستان بۆتە مۆڵگەیەک بۆ ڕاکێشانی گەشتیار. مادام گەشتیار بێت پێویستمان بە ڕێبەری گەشتیاریش هەیە. ئێستا خولێکی تایبەت کراوەتەوە بۆ ڕاهێنەرانی ئەو کەسانی کە لە بواری ڕێبەری گەشتیاریدا کار دەکەن. لەبەرەوە لەسەر ئەم تەوەرە قسە دەکەین. زۆر بەڕێز دکتۆر شیروان عومەر ڕەشید پسپۆڕی گەشت و گوزار لە ئەستۆدیۆ باسی ئەو خولەمان بۆ دەکات لەگەڵ گرنگی بوونی ڕێبەری گەشتیاری. دکتۆر بەخێر بێ. زۆرژینت باش. خولەکە لە شۆ کرایەوە چەند کەس بەشدار بوون چێنەوانە بوون کە بەشدار بوون تێ. زۆر سپاس. بەڕاستی خولەکە لەسەر پێشنیاری دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بوو لەگەڵ بەڕێبەرایەتیەکان و کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان لە سلێمانی پێشنیار کرا بوو کە خولێکی ڕێبەری گەشتیاری بکرێتەوە بۆ دەرچوانی بەشی گەشت و گوزار و پەیمانگای گەشت و گوزار لە سلێمانی و خۆشبەختانە ئێمە لەگەڵ برای بەڕێزم کاکتۆرینس ئەو ئەرکەمان گرتە ئەستۆتمان ئامادەین کە خولەکە بڕێنەوە. سپاس بۆ زانکۆی سلێمانیش کە هۆڵ و پێداویستەکانی بۆ دابین کردین و بە سپۆنسەری سەرەکی گروپی کۆمپانیەکانی فاروق بوو کە ئەرکی تێچوونە هاوچۆ و پێداویستەکانی خوێندکارانی گرتە ئەستۆ واتە لە زانکۆی سلێمانی بۆ ماوەی 2 هەفتە ئەو خولەمان کردەوە کە نزیکەی 30 سەعاتێک دەرزی تیۆریمان پێوتن و دواتریش 30 سەعاتێک بە تەطبیقی و بە پراکتیکی شوێنە گەشت و گوزاریەکانمان کرد و چۆن ئەم خوێندکارانە بتوانن دەوری یان ڕۆڵی ڕێبەری گەشتیاری بینن بۆ ناوچە گەشت و گوزاریەکان. زۆر باش. جا ئەگەر باسێکی ئەوە بکەیت ئەوەی کە هەم بە کردداری هەم بێ تیۆری چۆن ئێوە ئەم بابەتانەتان ڕوون کردەوە واتە ئێستا ئەگەر بینەرێکی ئێمە بیەوێت بزانێت خولەکە تیا چی گوزەراوە بە کورتی باسێکمان بۆ بکەیت. بەڵێ خۆتان زانن هەرێمی کوردستان لە دوای 2007ەوە ئێمە ئەتوانین بەڕاستی بڵێن گەشت و گوزار پەرەیسەندووە چونکە لەو کاتەوەی تر سەژمێری گەشتیاران و هاتنمان کردووە لە هەرێمی کوردستانە بە حکمی ئەوەی کە توانایەکی مرۆیی توانایەکی سروشتی باشی هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام هەنی کێشەمان هەیە لە بواری ژێرخان و سەرخانی ئابووریا ئێمە کێشەکەمان هەیە. ئێمە هەستای خولەکە سەرەتا بۆ دەستمان پێکرد کە بزانین داواکاری و خستنەڕووی گەشت و گوزاری چییە بۆچی گەشتیار ڕۆکات هەرێمی کوردستان ئەو بنەمایانە چییە کەواکە گەشتیارە بێتە ئێوە. ئێمە لە خولەکە سەرەتا دەستمان بەوانە کرد دواتر هاتینە سەر گرنگی گەشت و گوزار بۆ هەرێمی کوردستان و لەسەر ئاسی جیهانیا نەک ئێمەیانی وڵاتێکی تازە پێگەشتوین ئەمانە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا، فەڕەنسا، ئیسپانیا، سین، ئەسترالیا، تورکیا ئەم وڵاتانە زلهێزانە شەڕە لەسەروی کە زۆرترین گەشتیار بۆ خۆیان بەرن چونکە ئەزانن گرنگەکەی لە ڕووی ئابووری لە ڕووی کەلتوری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی تەنها لە ڕووی ژینگەی و چ کاریگەریەکی گەشت و گوزار ئەم بابەتانەمان وتەوە. دواتر هاتوونەتە سەر ئەوەی لە هەرێمی کوردستانە چۆن ئێمە بتوانین زاڵ بین بەسەر ئەو کێشانەی کە هەمانە و چۆن بتوانین بازارکردن بکەین بۆ هەرێمی کوردستان چونکە لە هەموو شتێک گرنگتر بازارکردن ئێمە هەرێمی کوردستان ڕاستە گەشتیارەکی ئێستا زۆرمان بووە لە ناوخۆ لە دەریشەوە بەڵام بازارکردنی سیستمانەیە نەمانتوانی و گەشتیاری زیاتر ڕاکێشین هۆکارەکانی ئەوانەمان کردوانی بە بنەما بە زانستی باسمان کرد بازارکردن چییە و چۆن نەتوانی بیکەین و ئەو ئاراستانە و شوێنەکانی چییە. دواتر هاتوونە سەر ڕێبەری گەشتیاری مواسەفاتەکانی چییە ئەو کەسێ ڕێبەرە چییە توانێت ڕۆڵی هەبێت لە بازارکردنی ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستاندا. یعنی ئێمە ڕێبەری گەشتیاریمان پێشتر هەبووە بە شێوازێکی زانستی و ئەکادمی یان دەتانێت لە ڕێ ئەم سیمینار و خولانەوە کەسانێک شارەزایی و پرۆفشناڵیان لە بوارەکە هەبێت بۆی ڕۆڵیان هەبێت لە بازارکردنەکەیە. خۆی ڕێبەری گەشتیاری ئەبێ ئێمە نەمان بۆ لە کوردستان ئەوەی کە هەش بۆ خۆی هاتووە ئیشەکەی کردووە نەک بڵێن خولی ئەکادمی بینی بە چونکە جیاوازە بەسمان لە ڕێبەرەوە کەسێک کە ڕێبەریەکایان ئەو بروشەر و بابەتانە هەیە خۆ ڕێبەری پێڵەن. ڕاستە ئێستا باش شتێکی تر باسکەین ئێستا لە کەناڵەکەی بەڕێسانکەیەکی هەیە یەکێک پێشوازی لێەکە یەکێ شوێنەکەی پیشانەیەکی نێتێرە ئەگەر کەسەکە خۆی بێ شارەزانە بێ لەوانێ ون بێ یان پرسیارکە نازانێ بەروچ و ئاراستە بکای ڕێبەری گەشتیاری چاوی گەشتیارە بۆ ئەو شوێنانەیە ڕێنیشاندەرێکە کە پیشانیە. ئێمە دوو جۆرمانەیە دلیلی گەشتیاریمان هەیە کە ئەوە وەکو پرۆشەرەکان وەکو کتێبەکان ئەمە گەشتیار ئەیبینێ بەڵام خۆی لانێ نەتوانێت بچە سەردانی بکە بەزام ڕێبەرە گەشتیارێکە کە ڕاستەوخۆ لەگەڵ گەشتیارەکە یەکەم پێشوازیکردن ئانی و گەشتیارە هەز ناکە کە نەبێت لە شوێنەکە. ئێمە گەشتیارێکە لە بیانیە تارێمی کوردستانەوە خۆمان چکۆ لێرین هەست بەونبوون ناکەین بەڵام گەشتیار یەکەم جارێتە شوێنێکەوە شارەزای ڕێگانیە شارەزای کەلتورمانیە شارەزای شوێنە گەشت و گوزاریەکانمانێ شارەزای ئوتێل و مەطعەم و ڕێستۆرانت و شوێنە ئاینیەکانمانە ئاسەواری و مێژوویەکانمانە کەسێک لەگەڵ یاتی پێشوازی لێکا خۆی پێناسێنێ ئەڵێ من ئەم گەشتە لەگەڵ بەڕێستانە بۆ شوێنێک ئەچن منەتابە منجا ئەو کەسانی تر شارەزانە بن ئەگەر بە بەرنامە نات بێ خۆی ڕووی کرد بێتە ئێرە ئەم ڕێبەرە ئیشەکە ئەوەیە کە ناساندن لە بینی
ئەم گەشتیارە و لەگەڵ وڵاتەکەی ئێمە دەبێتە ڕێبەری گەشتیاری تایبەتمەندیەکانی و کەسە چییە؟ یەکێک لە شتەکانی شارەزابوونە لە گەشت و گوزار واتا بێت دەرچووی بەشێک بە لەمانە کە شارەزابێ هەنێ خۆی گەڕاوە گەشتی کردووە شارەزای بەڵام بە ئەکادمی نییە ئێمە ئەو خولانە بۆیە بە ئەکادمی پێی بڵێ واتە گەشتیارێکێتە هەرێمی کوردستانەوە چۆن پێشوازی لێ بکرێ چۆن شتەکانی بۆ دابینکرێن ئەبێ ئەو کەسە یەکەم لە ڕووی لیاقەوە لیاقێکی باشێ بنەک ئێمە گەشتیا بەرین بۆ گەشتیانی لە نیوێ ڕێگا خۆ داینجی وڵخوا منی لاک بووم ماندوو بوون ئەوان دەست بە نەباڵی تو مەسەلەن چی بۆ شوێنێ بڵێ وڵای شارەزانین یەکێک لە مەرجەکانی لە ڕووی تەندروستیەوە دووەم شێوە و شارەزابوون لە زمان یەکی تر لە شتەکان شارەزابوون لە جوغرافی وڵاتی خۆت لە کەلتوری وڵاتی خۆت لە ئاسەوار و مێژوو ناوچە گەشت و گوزارەکانی وڵاتی خۆ دووەم فێڵنەکردنە لە گەشتیار ئێمە زۆر جار بەداخەوامان لاتوە شتێکە بێ گومانمانێلەوە ئەبێ ئەم ڕێبەرە گەشتیارە بەڕێبەرە بێ فێڵ نەکات چکە بۆ تۆ ئەبی بە ئاوێنی وڵاتەکەی خۆت نەگوم لەگەڵ چەند گەشتیارە بەڵێ چەند ڕێکەوەم لەگەڵ چەند کۆمپانیایەک و یان لەگەڵ مەطعەم و ڕێستۆرانت و شانەکان و دوکانە بڵێن گەشتیارە بن تۆش پارەم بە بەعکسەوە ئەبێت تۆ نەهێڵی ئەم گەشتیارە فێڵی لێ بکرێ گەشتێک بە 10,000 و نێڵی کابرا 15 بەعکسەوە بە کەمتر بیاتێ بۆی ئەم گەشتیارە هەست بە ئەمانەتکە جایتر بگەڕێت دووەم سەلامەتی بۆ ئەو شوێنانی بەریکە لە ڕووی ئاسایش و ئەمنیەت و هەتا ژینگەکەشی سەلامەت بێ نەبوون گەشتیار بەرم بۆ شوێنە تووشی مەترسی ئەبینین کاتێ باسی گەشتیار لە هەرێمی کوردستان ناکرێت زۆربەی ئەم گەشتیارانە تەنیا لانەی لە شارەکانە بمێنەوە سەردانی کۆمەڵک لە شوێنە بازاڕکردنەکانەکەن واتە لانەی هەتاکو ئێستا گەشتیاری ئێمە بۆ ناوچەیەکی کەلتوری کەلەپوری بۆ ئاسەوارێک نەبرابێ جا لە ئەم هەرێمی کوردستان بم بارودۆخی گەشتیاریەوە چۆن ڕێبەر دەتوانێت ئیشی خۆی بکە ئەمە ئیشی ڕێبەرەکەیە چکە ئێمە گەشتیارەکانمان جۆرا و جۆرە ئیشی ڕێبەر یەکەم ناساندنی ناوچەکانی ئێمەیە بە گەشتیار دووەم مانەوەی زیاتری گەشتیارەکەیە سێم خەرجی زیاترەکە ڕێبەرەکەی پێڵێ ئەڵێ تو هاتی بۆ هەرێمی کوردستان عادەتەن گەشتیار کە لە دەروێ ئەو شوێنانە ئەزانێت کە پێشتر ناسراوە مەسەن سەرچنارە ئەحماوەیە شەقڵاوەی ئەوە نازانێت دنیای شوێنی تریش پێە لە هەرێمی کوردستانە کاتێک گەشتیارێتە هەرێمی کوردستانەوە عادەتەن لە دنیاشەوە شارەکان شوێنی کۆبوونەوەی گەشتیارن چکە زۆربەی خزمەتگوزاریەکان زۆربەی پێداویستیەکان زۆربەی شاری یاریەکان ئوتێلەکان لەوێ کۆبوونەتەوە ناوچە گەشت و گوزاریەکانی هەرێمی کوردستانیش بەداخەوە خزمەتگوزاریەکانی لە ئاستێکی لاوازایە یەکێک لە گرنگترین شتەکانمان نەبوونی ڕێگاوبان و ژێرخانی ئابووریکی بەهێزمان نییە خۆتانزان کە چەندین حادیسە و کێشە و هاتوچۆ دروستە بێ گەشتیار لە مەترسیایە خەڵکی ئاسایی لە مەترسیایە ناوچە گەشت و گوزاریەکانمان بە تەواوەتی ئامادە نین بۆ وەرگرتنی گەشتیار کەپرەکانمان شوێنەکانمان سێرەکی لەو ئاستایان نییە ڕاستە هەنگاوی گەورەمان بڕیوە دەستەی گەشت و گوزار وەزارەتەکان ئیشەکەن بەڵام لەژێر تمۆحی ئاسی تمۆحی وەبەرهێنان نییە مەسەن وەبەرهێنەی پرۆژێ بکات ئەوەنە باج و ئەوەنە ڕسومات و ئەمەنە یاسا و ئەمەنە ڕێگری بۆ دروستەکەن بێزارە بێ هەنێک مشکلەی تریشمان هەیە بۆیە ڕێبەر ئیشەکەی چییە ئێمە ئەچین بۆ مەتحەفەکان یەکسەر کە لە مەتحەفەڵەتی ئەڵێ ئەو گەشتیاریە تا هەرێمی کوردستان و زیاتر ئەوروپیەکانیان بۆ مەتحەف ئەمە گرنگە ئێمە بتوانین گەشتیارێکی تریش کە لە ناوخۆیەت لە باشوور و ناوەڕاستی عێراق بیبین بۆ مەتحەفەکە ئاشنایکەین بە ئاسەواری خۆمان بە مێژووی خۆمان من نمونێکی بەسیتان بوێنمەوە لەسەر ئەم نەسوورەکە کێچێکە لە مەتحەف هەرە تایبەتەکان کە ئەمە گەشت و گوزاری تاریکیان گەشت و گوزاری ڕەشی پێوترێ هەرێکم ناوێکیان گەشت و گوزاری کارەساتبات کە ئێستا لە وڵاتانی جیهانە زۆر گرنگی پێوترێ و لە زانکۆ جیهانیەکانە کە نوعیش تازەیە کە جوولەکە زۆر ئیشی لە سەمەکە هۆڵۆکۆستی بە دنیا ناسان تەعاتفێکی زۆری ڕاکێشە ئێمە توانین لە ڕێگای ئەو مەتحەفەوە خەڵک ڕاکێشین بزانین لە ڕێی هەڵەبجە و کارەسات و مۆنومنتەکان و ئەنفال و چیمان بەسەر هاتووە یەکێک لەوانە کوڕی یەکێک لەو مەسئولانە بۆ کە سەردەمی بەعز قەت و عامیش خەڵکی کردەوە بۆ مەتحەفەکان ناوتێتی منیان مەژوورە باوکم لێرە کوژراوە بە ناشێتین شێوە قەناعەتیان کردۆ بێنە نەژوورەوە توان وەرە ژوورەوە بۆی بزانی باوکت کوژراوە لەسەر چی کوژراوە شوێنی تەعزیب و ئەنفال و ئاوەرە بوون و کوشتار و چیان بەرامبەر میلەتی کورد کردووە پیشانیانە دەستکەوە بە گریان تێ سازان باوکم بۆ کوژراوە یعنی ناساندنی مێژوو کەلتوری تۆ بە دنیا ئەدناسێنێ فێرتەکە کە تۆ چیت و چۆن بوویت و چۆن ژیاویت و چۆن گەیشت و بەمەی ئێستا ئەو تەعاتفە زۆر میمە ئەنجا ئەوە بێ بە ڕیکلام بۆ تۆ گەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆ دەڵە میلەتێکەیە کەلتوری هەیە ئاسەواری هەیە جای شتێک لە گرنگترین شتەکان چێ مەتحەفی سلێمانی کە دووەم مەتحەفە لە ڕووی دروستبوونیەوە کە دروست کراوە لە عێراقا وەزوەتین کەلوپەلی دیایە هەمووشی ئەسڵیە واتە تەقلید نییە لە زوبەی مەتحەفەکان لە جیهانە کۆپیەکەی دانێ ئەمەی سلێمانی کە ئەوروپیەکانیان ئەیبینن زۆر دڵخۆشم پێی یعنی ئەڵێن ئەمە هەموو شتە ئەسڵەکانە کە تۆ ئەم لێرەیە ئێمە نەمانتوانێت خەڵک ڕاکێشین بێت کە بە خۆڕایش بێت سەردانی ناو شارەکە لەوانەیە خۆی نەچوو بێت بینی ئاخرەوە ڕۆشنبیریە ئەوە یەکێکە لەو شتانێک ئێمە بەدەستیەوە ناڵێنی کە ڕۆشنبیری گەشتیاری ڕێبەرانە بتوانن ئەم
بۆ شایکە لە نەپڕ بکەنەوە چکە لای خۆمان باسی مۆزەخانەت کردەوەی چەکەلەوانی کرد لای خۆمان هێشتا هۆشیاری چوون بۆ مۆزەخانەکان کەمە کاک دکتۆر شیروان ئەگەر وەکو دوایین پرسیار زۆر بە کورتی پێمان بڵێ ئەم خولانە بەردەوامیان نەبێت گرنگن بۆ دەستەی گەشت و گوزار بۆی کە بتوانین گەشتیاری بیانی نەک تەنها گەشتیاری ناوەڕاست و باش و بێنین گەشتیاری بیانیش ڕابکێشین طبعا ئەمە هەنگاوی یەکەمە ئێستا دوای ئەمە خولێکی زمانی عەربی دواتر زمانی ئینگلیزیشیان بۆ کرێتەوە بۆی کە ئەم ڕێبەرانە بە تەواوەتی شارەزا بن ئێمە شەر نییە شارەزای تەواوی زمان بێ بەس ئەوە نەبتوانێت لە گەشتیارەکە تێبگا و پێداویستەکانی دابین کات چکە ڕێبەری گەشتیاری ئیشی ئەوەیە ناساندن ڕێنشاندان پارێزگاریکردن و حەزەکانی گەشتیار پڕکاتەوە لە ماوەی کەم بە پارێکی کەمیش ئەوە زۆر گرنگە بۆی گەشتیار زیاتر بمێنێتەوە تەمان ئەگەر ڕێبەری گەشتیاریمانێ بە گەشتیاری بیانیژە ئێمە ئێستا کۆمەڵی شاخەوانیمان زۆرە کە ئەوانە ئەوروپیەکان زۆر حەزیان بەم جۆرەیە سەرکێشەیە کە ڕوومان تێکە و گەشتیار زیاتریە تا هەرێمی کوردستانەوە و بەڕاستی ئەم خولانە لە هەرێمی کوردستان ئێستا لەستەمای کراوەتەوە دواتر لە هەولێر و دووەک و ناوچەکانی تیژ بەردەوامە بێ و تەسەوڕەکەم کە لە داهاتووە هەست بە بوونیان و هەست بە دەرەنجامەکەیەکەین کە چەند سوودیە بێ بۆ هەرێمی کوردستان